خۆشەویستانی کوردسات نیوز سڵاوتان لێبێ ئەم شەو لەگەڵ هاوکارەکانم بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەی. ئێستادا گەرمترین باس پرسی هەڵبژاردننی پێشوەختەی عێراقە، هەرچەندە ژمارەیەکی زۆر لە هێز و لایەنە سیاسیەکان لە هەڵبژاردننی پێشوەخت کشاونەتەوە، بەڵام جەخت لەوە دەکرێتەوە کە لە کات و ساتی خۆیدا هەڵبژاردن بەڕێوە دەچێت. لە ئێستاشدا یەکێتی نیشتیمانی کوردستان لە چوارچێوەی هاوپەیمانی کوردستاندا بە گڕوتینێکی بەهێزەوە ئەوێت بەشداری هەڵبژاردننی پێشوەختە بکات و لە ڕێگەی ئۆرگانە حەزبیەکانیەوە لە هاوشان و دەست لە ناودەست لەگەڵ جەماوەری خەڵکی کوردستان بتوانێت زۆرترین نوێنەری بنێرێتە بەغداد بۆ ئەوەی بتوانن بەرگری لە ماف و داواکاریەکانی خەڵکی کوردستان بکەن. لە ماوەی ڕابردوودا و لە قەیرانەکانی ڕابردوودا دەرکەوت کە چەقی ململانەکانی کورد بەغدایەوە بەشێکی زۆر لە مافەکانمان لە بەغدا بەدەستێت، بۆیە پێویستە تیمێکی بەهێزوو و تۆکمە لە بەغدا بێت و یەکێتیش چاوی لەوەیە کە لەسەر ورد و درشتی داواکاریەکانی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان پارێزەر بێت. پلان و بەرنامەی یەکێتی چییە بۆ هەڵبژاردننی داهاتوو؟ مەڵبەندەکان، ئۆرگانەکان پلانیان چییە و یاسای هەڵبژاردن تا چەند مەفهومە بۆ کادر و لایەنگر و دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان؟ ئەمەوانە لە بەرنامەی ڕەهەندا تاوتوێ دەکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان لێرە لە ستۆدیۆکانمان بەڕێز سەرتیب عەلی لێپرسراوی مەڵبەندی شارە زووری یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک سەرتیب بەخێربێن. زۆر سپاس. زۆر سپاس. هەروەها لە بادینانەوە بەڕێز ئاراس محەممەد جیهانگیر لێپرسراوی مەڵبەندی دهۆشی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک ئاراس بەخێربێ. هەروەها لە شاری هەولێرەوە بەڕێز دکتۆر ڕێبوار ئیسماعیل لێپرسراوی مەڵبەندی هەولێری یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵمانە بێت. کاک سەرتیب، سەرەتا لەوە دەست پێ بکەین، ئێوە توانیتانە مەسەلەن حەقایقی مەسەلەن گەیشتووە بە لایەنگر و دەنگدەرەکانتان بۆی بتوانن نەکەونە هەڵەیەکە و بە گڕوتینێکەوە بتوانن لەگەڵ خۆگونجاندن لەگە قانونە تازەکەی ئینتیخاباتە بڕۆنە سەر سندوقەکانی دەنگدان. بەڵێ زۆر سپاس کاکزانە، دەستان خۆش بێ بۆ ئەم بەرنمەیە. بێگومان گرنگە هەموو دەنگدەرێک و هەموو هاوڵاتیان و بە تایبەتی ئێمە بۆ لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بزانین ئەم یاسایە جیاوازترە، واتە یاسای هەڵبژاردن جیاوازترە لە یاسای هەڵبژاردننی پێشوو و پێشووتریش، بەو پێی کە ئەم یاسایە یەکەم فرەبازنەیە، واتە ئەگەر پارێزگای سلێمانی بە نمونە وەرگرین جاران یەک بازنەی هەڵبژاردن بوو، هەولێر بە هەمان شێوە تا عێراق عێراق 18 بازنەی هەڵبژاردن بوو، بەڵام ئێستا 83 بازنەی هەڵبژاردنە، سلێمانی وەکوتمان 5 بازنەی هەڵبژاردنە. لەبەرەوە یعنی تۆ پێشووتر لە هەموو پارێزگاکەیە توانی دەنگدەی بۆ ئەو کاندیدەی کە خۆت مەبەستە یەکەم جار دەنگت ئەدا بە لیستەکە و دواتر بەو کاندیدەی کە لە ناو لیستەکە بوو کە هەموو قەوارەکان ئەیانتوانی دوو بەرامبەری کورسیەکان کاندید دیاری بکەن. بۆ نمونە سلێمانی 18 کورسی بوو، لە پێشووترە بە تایبەتی حیزبە گەورەکان یەکێتی نیشتیمانی کوردستان 36 کاندیدە بوو، تۆ توانی ئەو کاندیدەی ئەتەوێت لە ناو لیستەکەی هەڵبژێری. بەڵام ئەم جارە ئەبێەوە بزانین و دەنگدەران بە ئاگایی و شیارەیەکی زۆر زۆری ئەوێ کە وەکوتم سلێمانی 5 بازنەیە، بازنەکان کە پێک دێن لە بازنەی یەکی سلێمانی کە سەروی شەقامی سالم و چوارتا و ماوەت و ئەم شوێنانەیە و باشووری سلێمانی کە ئەو منتیقەی باشوور گەڕەکەکان و عربەت و بازیان و قەرەداخە، بازنەی سێکە هەڵەبجە و هەورامان پێکەوە یان پارێزگای هەڵەبجە، قەزای سەیسایە، قەزای پێنجوێن و قەزای شارەزوور کە هەڵەبجەی تازە و ناحیەی زەڕایەنە. بێگومان گەرمیانیش دەربەندی خان گەرمیان چەمچەماڵەمانەکەوە ڕاپەڕینج بامان شێوە. بۆیە کاتێ دەنگدار یەکەمە بێ کارتی دەنگدانەکەی ئایا لە چی سنوورێکا دەنگەدا، لەوانەیە نیشتەجێی سلێمانی بێ، بەڵام کارتی دەنگدانەکەی کاتی خۆی لە ڕاپەڕین یا لە شارە زۆر بۆ نمونە کارتی دەنگدانی هەیە بە پێی فۆرمی خۆراکەکەی لەوێ دەنگەدا، بۆیە لەوێ دەنگ ئەدا بکێ بە کاندیدێک. بۆ نمونە جاران تۆ لۆگۆی یەکێتی نیشتیمانی کوردستانە بێ، ئێستا لۆگۆی هاوپەیمانیەکەیە و کاندیدەکان دیاری کراونەوە بێت تۆ دەنگ بدەی بە کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان یان کاندید کە وتمان لە چوارچێوەی هاوپەیمانێتی کوردستانەیە کە یەکێتی و بزوتنەوەی گۆڕان پێکەوەن. بۆیە بەڕاستی ئەم یاسایە یەکەم جارە لە عێراقا جێبەجێ ئەکرێ و لە ڕووی تەکنیکیەوە توانم بڵێم بۆ دەنگدەر قورسە پێویستی بە هوشیارکردنەوەی زیاتر هەیە لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندن
کۆڕ و کۆبوونەوە حیزبیەکان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە لە هەموو ئینتیخاباتەکانە بۆ هوشیارکردنەوەی دەنگدەران ڕۆڵی خۆیان بینیوە بۆ ئەوەی دەنگدەرێک عزیەت نەکێشێت و هات و چۆ و کاتێکی زۆر و ئەوانەوە ئەوێ کاندیدێک هەڵبژێرێ نەتوانێت تووشی هەڵە و ئەوانە بێ و ئەمە بێگومان پێویستی بەڕوونکردنەوەی زیاترە بۆیە زۆر گرنگە کە ئێمە جەخت لەوە بکەینەوە کە دەنگدەران تێبگەێنین یەکەم بازنەکەی لەکوێیە بەپێی کارتی دەنگدانەکەی وەکو باسم کرد لەوانەیە نیشتەجێی سلێمانی بێ بەڵام لە هەڵەبجە دەنگ بدە و بە عکسیشەوە هەر هەمانە بە هەمان شێوە ئەمە خاڵێکی گرنگە و دواتر کاندیدەکانی لە سنوورەکەیە چونکە من زۆر جار لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بینم کە ئێستا کە بەپێی یاسا ڕێگە پێتراوە هەڵمەتی هەڵبژاردن دەنگدەری وا ئەبینی بۆ نمونە خۆی لە ڕاپەڕینە ئەڵێ من پشتیوانی فلانە کاندیدەم کە لە سلێمانیە یعنی ناتوانێت بە هیچ دەنگی پێدا بەڵێ دەنگەکەیشی ئەسووتێ و بەڵام ئەو کارتی دەنگدانی کە ئەچێتە بەردەم هەر بازنەیەک بێگومان جیاوازترە لەوە ینی کاتێ وەرەقەی ناخێ وەرەقەی دەنگدان کە ئەچێتە بەردەم و دەنگدەرەکە وەری ئەگرێ ئەو بەپێی ئەوە دەنگەدا یعنی کارتی بازنەی سلێمانی 1 و 2 ناچێت بۆ ڕاپەڕین یعنی بەم شێوەیە و ناوەکان نووسراوە ناوی کاندیدەکان بۆیە ئەمە بەڵامە بەسم ئەوەیە تا ئێسەی لەگەڵابێ بەشێک لە دەنگدەران وا تێگەیشتون کە تۆ وەکو جاران لە سلێمانی وتوانی دەنگدەی بۆ کەلاریا لە کەلارەوە دەنگدەی بە کاندیدێک ئەمەش جاران بۆچی وابوو هەموو کاندیدەکان لە سنووری بازنەکەیە کەمپینیانە کرد کۆبوونەوەیانە کرد بەشداریانە کرد یعنی لێرەوە لە سلێمانیەوە ئەچوو بۆ گەرمیان بۆ ڕاپەڕین بەڵام نەخێر ئێستا تەنها ئەو کاندیدە لە سنووری بازنەکەی خۆیان کەمپینەکە و دەنگدەرانی ئەو بازنەیە دانیشتوانەکەی نا دەنگدەرەکانی کەوتن بەڵام ئەلەکسەر لە 90 زیاتری دانیشتوانی ئەو سنوورە کارتەکانیان لەسەر ئەو سنوورەیە بەپێی فۆرمی خۆراک و وەرەقەی کۆمیسیۆن لەو سنوورە دەنگەدا ئەمە خاڵێکە ئومێد دەکەم کەناڵەکانی ڕاگەیاندن کە دڵنیام کوردسات هەمیشە لەو بوارەیە ڕۆڵی خۆی بینیوە کەناڵەکانی تریش دەنگدەران بەباشی تێبگەێنن کە ئەم جارە بازنەکان جیاوازن پارێزگای سلێمانی جاران بڵێن 5 بازنەیە ئێستا بڵین پارێزگای هەڵەبجەیشمان هەیە کە بازنەی سێیە لەگەڵ قەزاکانی وەکو باسم کرد 5 و شارەزور و 3 زۆر باش کاکسەرتیب گفتوگۆی زیاترەکە لەسەر بەرنامە و پلانی یەکێتی بەڕێز دکتۆر ڕێوار سڵاو لێبێت ئێوە وەکو ئۆرگانێکی فەرمیەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری هەولێر چه ئامادەکاریەکتان کردووە بۆ ئەوەی کە بتوانن لە پایتەختی هەرێمی کوردستان زۆرترین دەنگدەر ببەنە سەر سندوقەکانی دەنگدان و لە ئێستاە کە بانگەشی هەڵبژاردن بە شێوەیەکی یاسای و کاکسەرتیبی ژووتی دەستی پێکردووە. پێشەکی ئیسلام بۆ جەناب و میوانە بەڕێزەکانت لە خۆشحاڵم بەوەی کەوا لەگەڵ هەواڵانە ڕوونکردنەوە بدەین لەسەر هەڵبژاردنەکان بەنسبەت پارێزگای هەولێر لاتان ئاشکرایە خۆ ئامادەکردنێکی گرنگ لە ئارەدایە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو لیستی هاوپەیمانی کوردستانیش وەکو لیستی هاوپەیمانی کوردستانی ئێمە لە شاری هەولێر بەرنامە و نەخشە و پلانێکی باشماندانەوە بۆ ئەوی کە بتوانین زۆرترین دەنگ بەدەستبێنین لە شاری هەولێر خۆتە ئاگادارن 4 بازنەی هەڵبژاردن هەیە بازنەی یەکمان لە سۆرانە کە مەڵبەندی سۆرانەوە بەزنەی دووەممان مەڵبەندی کۆیە و دەشتی هەولێر و تا دەگاتە خەبات و لای بەحرکە ئەمە ئەم سونە دەگرێتەوە بازنەی سێمان ڕۆژ ئاوای هەولێرە و بازنەی 4مان ڕۆژهەڵاتی هەولێرە بۆیە ئێمە لەوەکو هەولێر لە پارێزگای هەولێر لزنەیەکی باڵامان پێکێناوە لزنەی باڵایەکە کە پێک دێتن لە ئەندامانی سەرکردایەتی شاری هەولێر بازنەی هەولێر و ئەمە بازنەیە ئەرک و ئەرچی خۆی دیاری کردو بۆ ئەوەی کەوا سەرپەرشتی هەڵبژاردنەکانی بازنەکانی هەر 4 بازنە بکە لەگەر برادرانی هەواڵانی مەکۆی گۆڕان لە شاری هەولێر بۆ ئەوەی کەوا بتوانین کاندیدەکانمان وەکو پێویست ئەرکەکانی خۆیان جێبەجێکن و بتوانین سەرکەوتین لە پرۆسی هەڵبژاردننی ئەمجارەدا دیارە پرۆسی هەڵبژاردننی ئەمجارەدا زۆر جیاوازە لەگەر پرۆسەکانی پێشوت کە ئەمجارە لیز نییە هەڵبژاردنەکە هەڵبژاردننی فەردیە لەبەرەوەی لە هەر بازنەیەکە جیاوازە لەگەر بازنەکەی تر لە هەر بازنەیەکە کاندیدی تایبەتی خۆی هەیە وە ژمارەیە کاندید لە بازنەکان هەیە بۆیە بێتن ڕچاوی ئەو خصوصیاتانە بکرێتن بە تایبەتی بازنەکان لە هەر بازنەیەکە کۆتای ژن هەیە بۆیە ئەمە لە شاری هەولێر هەموو بازنەکانمان بە
وردەکاری دڕاستە کردووە و لێکۆڵینەوەی وردمان کردووە لەسەر بازنە بە بازنەوە خصوصیاتی بازنەکانمان دراستە کردەوە بۆیە وەکو لیژنەی باڵای هەڵبژاردن لە شاری هەولێر وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان خۆشتان دەزانێت ئێمە بەرنامەیەکی مرکزی هەیە لە سەرکردایەتی و لە مەکتەبی سیاسی و هەواڵانی دەستەی کارجەر دابەش بوونە بەسەر پارێزگایەکان بۆ پارێزگای هەولێر هەواڵێکی دەستەی کارجەر کە دەربازە هاتووە بۆ شاری هەولێر سەرپەرشتی هەڵبژاردنەکان دەکات لەگەر ئەندامانی سەرکردای ئەمە لیژنەی باڵایە کە لیژنەی باڵا کۆمەڵێک لیزانی تری بۆ خۆی دروست کردووە لیزانی لۆجیستیک و داتا و زانیاریەکان و وتەبێژی دەبێتن و لیزنەی ڕاگەاندنی دەبێتن بۆیە کۆمەڵێک لیزانی تشکیل کردووە ئەم لیزنە باڵایە جگە لەوەشەوە خاڵی دووەم لیزنەی بازنەکانمان هەیە لیژنەی بازنەکان کە بریتە لە مەڵبەندەکان کە مەڵبەندەکان ئەرچیان دابشکردنی کادیرەکانە بەسەر ناوەندەکانی دەنگدان بۆ ئەوەیکەوە هەوڵ بدرێتن تێگرای دەنگدەری کۆ بکرێتەوە بۆ ئەوەیکەوە بازنە بە بازنە بێندەنگ بۆ کاندیدەکان بدەن. ئەم ئەرکانە ئەرچی گرنگن کە ئەمە ئەخسیتمانە ئەستۆی خۆمانەوە ئێستا ئامادەکاری تەواومان کردێ بۆ ئەوەیکەوە دەست بە بانگەشەی هەڵبژاردن بکەین و ئێمە ڕەنگە لەم هەفتەی داهاتوو ئیتر وەکو لیستی هاوپەیمانی کە بانگەشەی هەڵبژاردن دەست پێ دەکەین و دەست بەوە دەکەین کەەوە کاندیدەکانمان ئیتر بەو نەخشە و پلانی کە دامانەیە بۆ ئەوەیکەوە بنکە بە بنکەی دەنگدان دەنگدەر بەسەر بکەینەوە و دەنگدەر ئامادە بکەین بۆ ئەوەیکەوە وردەکاری زانیاری هەبێ لەسەر چۆنیەتی دەنگدان وەکو ئەو لیستی کە دابش دەکرێتن لیستی دەنگدەر لیستی دەنگدان بۆ ئەوەیکەوە وردەکاری ناو لیستەکە بزاندرێتن و بە وردەکاری دراستە بکرێتن و دەنگدەر ئاگاداری ئەوەی بیتن کە دەنگ دەداتن بە چ کاندیدێک لەبەرەوەی ئەمجارە دەنگدان بە تەنیا بۆ یەک کاندیدا و کاندید دەتوانیتن دەنگەکانی خۆی کۆ بکاتەوە لەبەرەوەی دەنگدەر زۆر گرنگە بۆ ئەوەیکەوە شارەزابێت لە پرۆسەی هەڵبژاردنەکەەوە بتوانیتن بەکو پێویست دەنگی خۆی بداتن بۆیە ئەمە لە شاری هەولێر لە ماوەی پێشوو سەردانی مەکۆی گۆڕانمان کردی لەوەی کەوالیستی هاوپەیمانی کە لیستێکی هاوبەشە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و لە نێوان بزوتنەوەی گۆڕان ئێمە لە هەولێر کۆمەڵی کاندیدی هاوبەشمان هەیە بازنە بە بازنە بۆ ئەوەیکەوە هەوڵ بدەین هاوکاری کاندیدەکان بتوانین بە شێوەیەکی دروست بتوانین خۆیان کاندید بکەن و خۆیان بناسیێنێت بە دەنگدەر و بتوانین دەنگەکان کۆ بکەنێت جگە لەوەش ئێمە کاری هاوبەشمان هەیە لەگەر کۆمەڵی ئیسلامی و لەگەر یەکگرتووی ئیسلامی بۆەوەیکەوە بتوانین ئەرکەکان جێبەجێ بکەن لەو پرۆسێدا سەرکەوتوو بین. بەڵێ دکتۆر ینی ئەو هەڵبژاردنە جیاوازی لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان چێ ڕەنگە زۆر جار و زۆر کەس لە بینەرەکانمان ئێستش بڵێن بەهۆی ئەوەی کە لە ماوەی ڕابردوو قەیرانی دارایی هەبووە کۆمەڵێک بێ خزمەت گوزاریە بۆ ڕەنگە ئەمە نیگەرانیەک بێ لای هاوڵاتی بەڵام بۆ بەغدا گرنگیەکەی چییە کە خەڵک بە گڕوتینەوە بچێتە سەر سندوقەکانی دەنگدان؟ ئەم پرسیارە لە شوێنی خۆی تێەوە ئێمە چۆن بتوانین سرنجی دەنگدەر ڕابکێشین بۆ ئەوەیکەوە گرنگی بەم هەڵبژاردنە بداتن لای هەمووتان ئاشکرا لە ماوەی ڕابردوو ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگیماندا بەوەیکەوە بژێوی خەڵک دابین بکەین بژێوی خەڵک دابین بکرێت بۆەوەیکەوە لەگەر بەغدا بگەنی ئیتفاق و فعلەن لەوەدا سەرکەوتوو بووین تیمی یەکێتی لە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەر لایەنەکانی تریش وەکو بزوتنەوەی گۆڕان و لایەنەکانی تریش هەوڵماندا کە ئەم گرژەی کە لە نێوان ئێمە و لە نێوان حکوومەتی هەرێم و لە نێوان بەغدا هەیە حکوومەتی فدرال هەیە چارەسەر بکرێت و توانیمان یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆلی خۆی ببینی لەوەی کەوا بژێوی خەڵک دابین بکرێتن وە گەیشتە و ئیتفاق و ڕێککەوتن کە لەگە بەغدا کرەوە ئێستا خۆشحاڵین بۆەوەی کەوا پشکێک لە بودجەی عێراق دێتن بۆ هەرێمی کوردستان بە واستەی ئەم پشکە دەتوانین ئێمە مانگانە موچەی خەڵک دابین بکەن ئەمە یەکێک لە ئەرکەکانمان بووە کە جێبەجەمەک بێزگە لەوەش کۆمەڵێک پرسی تر گرنگ هەیە پرسی ئەمنی هەیە پرسی هێزی پێشمەرگەی کوردستان هەیە ناوچە دابراوەکان هەیە کەرکووک هەیە ئەم پرسانە پرسی گرنگن لەوەی کەوە سرنجی دەنگدەر ڕابکێشن دەنگدەر هەست بەوە بکاتکە گرینگە بێتن دەنگ بداتن و وەکاندیدی باش هەڵبژێری بۆەوەی کورد لە بەغدا یەکگرتووبی و یەکریزبی و بتوانین ئەو ئەرکانەی کە گرنگە بەرامبەر حکوومەتی فدرال ئێمە جێبەجێ بکەن خۆشتان دەزانن چەند گرنگە پارێزگاری لە حکوومەتی هەرێمی کوردستان پارێزگاری لە سنوورەکان بۆ ئەوەیکەوە حکوومەتی عێراقی ئەرچی خۆی ببینیتن کە بتوانی پارێزگاری لە سنوورەکان بکەوە هەروە بتوانین مادەی 100% جێبەجێ بکەن ناوچە دابراوەکان یعنی کۆمەڵێک پرسی زۆر گرنگ هەیە لە بینی حکوومەتی هەرێمی لەگەر حکوومەتی فدرالی بەغدا کە ئەمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو لایەنەکانی تریش گرنگی بەو پەیوەندی دەدات پێمان وایە دەستورێک هەیە لە بەغدا ئەم دەستورە
زامنی پارێزگاری حکوومەتی هەرێمی کوردستانە بۆیە ئەمە پرسی زۆر گرنگکە لە بینی ئێمە و لە بینی بەغدا کە پێویستە دەنگدەر لی وریابێ و ئاگدار بێ و گرنگجی بەم پرۆسەیە بدەین ئێمە دەبێت بگەڕینەوە بۆ بەغدا بەشێک لە کێشەکانی ئێمە چارەسەر دەکات. بەڵێ بەڕێز دکتۆرە گەڕێمەولات بەڕێز ئاراز محەممەد ئاغا ئێوە وەکو لێ پرسراوی مەڵبەندی دهۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بادینان کە ڕۆڵێکی دیار و بەرچاوی هەیە ئامادەکاریەکانتان گڕوتینی یەکێتیانە لەوێ چۆنچۆنیە بۆ ئەوەی بتوانن وەکۆی بەڕێز دکتۆر و کاکسەرتی باسییان کرد خەڵکێکی زۆر بە گڕوتینەوە بچێت سەر سندوقەکانی دەنگدان و دوجار زۆرترین نوێنەر بنێرن لەبەرەوەی دەرکەوت کە ئێمە دەبێ ململانێ سیاسی و یاسایەکانمان لە بەغداوە بێت. سلااو لە میوانە خۆشەویستەکانت سلااو لە جناب و بینێرانی کوردسات خۆتان دەزانن بادینان ئێمە لە چەند پێش سێ مانگە ئامادەکاری تەواومان کردووە بۆ هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق و هەم بەشی هەڵبژاردننی مەڵبەندی چاری ڕێخستنی دۆک بە هاوکاری دەستگای هەڵبژاردن ئێمە پێداویستەکانی هەڵبژاردن و میکانیزمەکانی و کارە تەکنیکەکانیمان هەموو تەواو کردو لە هەموو بوارەکان و ئێستا دەتوانین برێن بۆ هەموو شتێک ئامادەین و لە ڕۆژی چواری مانگەوە ئێمە لە بازنەی قەزای ئاکرێ بەردەڕە شێخان کە بە بازنەی سێ ناسراوە لە پارێزگای دهۆک بانگەشەمان دەست پێ کردووە و پێش بێن بۆ ئەو بەرنامەش ئێمە لە هەڵمەتی هەڵبژاردن بوون دێ بەدێ لەگەڵ خاتو ئیمان کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان و کاندیدی لیستی هاوپەیمانی کوردستان بۆیە ئێمە وەکو بادینان مەڵبەندی چاری ڕێخستنی دهۆک ئەمجارە تەواو ئەو کارانەی کە پێویستن بۆ پرۆسەی هەڵبژاردن ئامادەین و لە ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان کورسی پێویستی نەهێنا بوو لە بادیان بۆ پەرلەمانی عێراق بەڵام ئەمجارە ئێمە توموحی بادینان و لیستی هاوپەیمانی کوردستان لە بادینان زیاتر لە کورسی بێنین و بتوانین نوێنەرەکانمان لە بەغا داکۆکی لە ماف و شایستەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە و پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان و مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بادینان مێژوویەکی دێرینە و مێژوویەکی پڕ سەروەریە و ئەم بادینانە یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک مامزەلال کە هەمیشە خۆشەویست بۆ لای بۆیە دڵنیام گڕوتینی ئەم جارەی جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان لە بادینان و کادیر و ئەندامەکانمان دەتوانین دەنجی باش بۆ لیستی هاوپەیمانی کوردستان و بۆ کاندیدەکانمان کۆ بکەینەوە و ئەو پێداویستانەی کە هەیە بۆ پرۆسەی هەڵبژاردن لە سەرجەم شار و شارۆچکەکانی بادینان ئامادەیە و دەتوانین بڵێن لە هەموو هەڵبژاردنەکانی پێشووتر ئامادەکرا و زیاتر کراوە و لە هەموو بوارەکە و جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان و ئۆرگانەکانمان تەنانەت لیژنەی باڵا لە بادینان لە سەر ئاستی مەڵبەند و کۆمیتە و تا دەگەشتە ئاستی کەرت و پۆ لیژنەکان تەواو بووەوە لە چاری مانگەوە دەست بەکار بووینە ئێستا گروپەکانمان هەرچەندە زۆریش ماوە بۆ کاتەکە بەڵام گروپەکانی ئێمە ئۆرگانەکانی یەکێتی لە بادینان دەستیان بە بانگەشی هەڵبژاردن کردووە و بانگەشەیەکی هەمان ئەو کاک ئاراس بەڵێ هەمان ئەو پرسیارەی لە بەڕێز دکتۆر ڕێوارم کرد ینی چەند گرینگە خەڵک و دەنگدەر جیاوازیە بکە لە نێوان بەهێزی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوپەیمانی کوردستان لە بەغدا وەکەوەی کە و کێشە و نیگەرانیانەی کە لە حکومڕانی یاخود لە ماوەی ڕابردوو بەوەی قەیرانەکانەوە هەبووە. خۆتان دەزان یەکێتی نیشتیمانی کوردستان و پێگەی یەکێتی لە بەغدا دەتوانێت زامنی ماپەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەردەستە بکە پێگەی یەکێتی و عیلاقاتی یەکێتی لە ڕابردوو لە سەردەمی شاغ لەگە هێزە معارەزەکانی عێراق و عیلاقاتی سەرۆک مامزەلال دواتر کە بۆ سەرۆک کۆماری عێراق ئەم علاقە بتەوانەیە وا دەکا قازانجێکی گەورە و گڕوتینێکی گەورە بە کورد بدا بۆ لەم پێناوەش ئەگەر ببینن پاش 7 ساڵ کێشەی بینی هەرێمی کوردستان و عێراق کێشەی بینی حکومەتی فدرال و هەرێمی کوردستان نەتوانێت چارەسەکە دواتر بە قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان و تیمی یەکێتی لە حکومەت کە کاکوبا سەرپەرش کرد پاش ئەوەی 20 جار زیاتر بۆ عێراق ڕۆیژ و خەڵکانێک هەبوو کە ئومێدی نەبوو کەم کێشەی چارەسەر بکرێت بەڵام خۆشبەختانە یەکێتی نیشتیمانی کوردستان داکۆکەرێکی سەرەکی و بەرنامەدارەژەری سەرەکی و بۆ ئەم جێبەجێکردنی ئەم اتفاقانە خۆشبەختانە لە مانجی ڕابردوو کە بودجەی حکومەتی عێراقی هات بۆ هەرێمی کوردستان و موچەی تەواو دابین کرا بەڵام هەنگاوەکان زۆری ماون بۆ ئەوی بتوانین ئەو مافانەی کە
برای بەڕێزم کار دکتۆر ڕێواریش باسی کردەوەی جێبەجێ بکەین پێویستمان لە بەغدا بە یەکێتیی بەهێزەیە بۆ میلەتەکەمان لەوەی بتوانین کێشەی کەرکووک خانەقین شنگار باشیقە هەموو ئەو ناوچانەی کە ئێستا کێشەی لەسەرەوە لە دوای ئەم بارودۆخەی ساڵی 2017 و ڕیفراندۆم لە ژێر دەسەڵاتی پێشمەرگە نەماوە بتوانین ئەم کێشەیە بە لە ڕێگای دیالۆگ لە ڕێگای دەستوری هەمیشەیی عێراق کە کورد داڕێژەری ئەم دەستورە بوو بتوانین ئەم کێشانەی کە هەیە چارەسەر بکەین و کورد و پێگەی کورد بگەڕێتەوە بە شێوازێکی باش بۆ ئەم منتیقانە بۆ ئەو هەموو کێشانەوە مەلەفی نەوت و غازە مەلەفی شایستەدارەیەکانە کۆمەڵێک مەلەفی ترە کە پەیوەست و بە هەلواسایی مایتەوە پێویستمان بەوەی هەیە یەکێتیشی بەهێز و کۆمەڵێک کادری بەتوانایی لە پەرلەمانی عێراق بێت لەگەڵ هێز و لایەنی تری سیاسی هەرێمی کوردستان بتوانین پێکەوە ئەو مافانەی کە هەیە لە دەستور بۆ هەرێمی کوردستان دیاری کراوە مافی ئێمە بتوانین جێبەجێ بکەین بتوانین سەرکەوتوو بین بەسەر ئەو قەیران و ئەو کێشانەی کە لە ڕابردوو بەسەر میلەتەکەماندا هاتەوە خۆتان دەزانن لە ساڵی 2014 هاتنی تیرۆریستانی داعش و نەبوونی بودجە و موچەی هەوڵاتیانی هەرێمی کوردستان خەڵک زۆر ماندوو بۆ لە قەیرانی گەورە دا دەژیت ئومێد دەکەین ئەم ئەتفاقی کە لە ڕابردوو کراوە لەسەر دەستی ئەو تیمەی کە دەیانجار چۆ بە بەغداوە لە داهاتوو لە دوای پێکێنانی ئەم حکومەتەی نوێ و پەرلەمانی نوێ و کابینەی نوێ یەکێتیشمانی کوردستان بە پێگەیەکی باش بچین بتوانین خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین بتوانین ئەم سیاسەتەی سەرۆک مامجلال کە لە ڕابردوو لە بەغا جێبەجێ دەکرد کە سیاسەتی کۆکەرەوە بوو کە سیاسەتی قەنەعەت پێکردنی هێز و لایەنە سیاسیەکانی تری شیعە سوننە بوو بۆ ئەوەی بەرجەستەی ماف و داواکاریەکانی میلەتەکەمان بکە بتوانین ئێمەش درێژەدەری ئەم ڕێبازە پیرۆزە بین بۆ ئەوەی بتوانین جێگەی متمانەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و میلەتەکەمان بین. بەڵێ کاک ئاراس ئەگەر ڕێمەڵات کاک سەرتیب ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان مەسەلەن لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە تاکو ئێستا بای ئەوە دەستکەوتان هەیە کە بڕۆنە بەردەم دەنگدەرەکانتان پێیان بڵێن کە متمانە بە ئێمە بکەن وەکو هێزێکی سیاسی سەرەکی سەراستی عێراق کە مافەکانتان بەدەستێنین یاخود ئەگەر چی کەم و کوڕی و گرێ و بربەستی شەبوو بێت. ڕاستی کاک زاناگەر باسی کاتی کەوتنی ڕژێمەوە بکەیت تا ئێستا بێگومان بۆ نمونە دەستوری هەمیشەی عێراق کە مافەکانی خەڵکی کوردستانی بەڵێ یعنی لە دەستورا چەسپیوە حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمان زمانی کوردی و مافە ئابوووریەکان ئەمانە کە تۆ بەراوردیکەی بە کوردەکانی تر لە وڵاتانی تر دەستکەوتی ئێجگار گەورن واتە مەسە چەسپاندنی سیستەمی فیدرال لە عێراقا ئەمانە وەکو یعنی وەکو نیظامی سیاسی کە لە عێراقا ئێستا فیدراالی ئەمە داواکاری کورد بووە هەرێمی کوردستان و مەسەلەن مادەی 140 کە بۆ خۆی اعترافێکە کە بەوەی کە ئەم منتیقانە جێناکۆکن واتە تەنها هی بەغدانیە کە پێشووتر لەوانەیە ئینکاری ئەمە کرابێ لە ڕۆسیاسیەکەیەوە بێگومان سەرڕای ئەو ساڵانەی کە بە تایبەتی لە دوای 2005ەوە لە دوایەوەی کە دەستوری هەمیشەیی پێشتریش کۆمەڵێ موازنەی بە وەکو بڵێ متەفەڕقە ئەهات و ئەو بوجانەی کە بۆ پەرەپێدانی پارێزگاکان جگەلەوەی لە بوجەی عێراق ساڵانە لە ساحەڤە جێگیر کرابوو کە پێشووتر یعنی تا ساڵی 2012 ئەو ناوەکە ئاهات یعنی بە سەراحەت قسە بکەین تا ئەو کاتی جەنابی مامجلال حزوری هەبوو لە بەغا ئەم ساڵانە بوجەیەکی زۆر هاتۆ بینی لە هەرێمی کوردستانە زانکۆ و ڕێگەوبان و سولفەی عقار و سولفەی زەواج و کۆ ئەمە ئەم لەو بوجە بوو کە لە بەغاوە ئاهات ئەمە حقەتێکە یعنی ئەگەر تۆ باسی ئەو ساڵانە بکەیت بەڵام یعنی هاوڵاتی و دەنگدەر و خەڵکی کوردستان و گەنجان لاوان خوێنکاران یعنی تەنها لەسەر ئەم مێژووە ناژین یعنی تۆ ئێستا یعنی ئێستش پێداویستیەکانی خەڵک بەردەوامە و ئەمە حقەتێکە کە پێداویستیەکان لە ساڵێک و بۆ ساڵێکی تر لە کاتێک و بۆ کاتێکی تر ئەگۆڕێەوە بەردەوامی هەیە بۆیە ئێمە لە ساڵانی ڕابردووە بڵێ لە ڕۆی سیاسی و مافەکانی کورد جێبەجێ کراوە لە دەستورە مەکە بۆ خۆی دەستکەوتێکی گەورەی ئەم دەستورە چێتە ناو ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکانەوە مافی کورد پارێزراوە و دواتریش لە ڕووی منسەبەکانەوە کە ئەمانە هەمووی تا ڕادێکی زۆر دەستکەوتی گەورەیە بۆ خەڵکی کوردستان و لە ڕووی بوجە و ئاوەدانکردنەوە ئەو حرەکەتە ئاوەدانی و عیمرانی کە لەو بوجەی کە لە بەغا ئەهات سەرڕای بێگومان کەم و کوڕیەکان وانە بەڵام یعنی بوژانەوەیەکی زۆر هەبوو و خەڵکی کوردستانی شایەتی ئەوە دەنەڵێن تا جەنابی مامجلال لە بەغا بوو کە ئەو
ئەی فەرموو بەغدا سەنگەری پێشەوەی بەرگریکردن لە مافەکانی خەڵکی کوردستان و لە بەغاوە ئێمە توانین بوجە بێنین و بۆ موچە و بۆ سەرجەم پێداویستیەکان و تۆ ئەبینی ئەو ساڵانی ڕابردووی سەرڕای بەرز و نزمی لە سیاسەتی هەرێم و بەغا بەرامبەر بە یەک و دوجار ناوەندی سیاسی لە هەرێمی کوردستانە وای ئەبینێت کە بەغدا قوڵایی استراتیجیە بۆ هەرێمی کوردستان و لەوێەوە تۆ ئەتوانی کێشەکانی خۆ چارەسەرکەی وەکو باسم کرد دەستکەوت زۆر بووە لە مێژوو بەڵام هاوڵاتی و دەنگدەر و ینی مرۆڤ تەنها بە دەستکەوتەکانی مێژوو ناژی قەیرانانەیەتی توانیوێتی بەڵێ لەنا ئەو قەیرانانەیە بۆ نمونە یەکێتی هەمیشە ئەو لایەنە بووە کە باسی کردووە کە خەڵکی کوردستان مافی ڕەوای خۆیەتی هەموو بڕیارێک بدا و خۆی لە مێژووە ئاڵا هەڵگری ئەو مافە بووە بەڵام وەکو سیاسەتێکی واقعیە ئەوەی کە پێڵێن پراگماتیکی وای بینیوە کە ئەبێ ئێمە کە بەشێکین وەکو حکوومەتێکی فیدراڵی لە عێراقا ئەبێ پەیوەندیەکانمان تونند و تۆڵ بێ لەگەڵ بەغا و بەغا مرکزێکی دەولیە پایتەختی وڵاتەکەیە و پەرلەمان و حکوومەت و بوجەکە تۆ شەڕی بوجە و داواکاری بوجە لەکوێ بوو لە بەغا بوو کەواتە لە بەغدا گرنگە نوێنەرایەتێکی بەهێزت هەبێ و تەنها ئەمە بەڕاستی تەنها پەرلەمانتارەکانیش نییە ینی سەرجەم حیزبە سیاسیەکان و حکوومەتی هەرێم ئەو نوێنەرایەتی کە هەیەی بێت زۆر لەمە فراوانتر بێ و ئاکتیڤتر بێ بۆی بتوانێت پەیوەندی باش و دروست لەگەڵ سەرجەم هێزە شیعی و سونەکان و ئەم ناوانەیە واقعەکە لە عێراقا حیزبە سیاسیەکان چەپەکان ڕێکخراوەکانی مەدەنی بۆ ئەوی تەنانەت کار لەسەر شەقام و ڕای گشتی عێراقیش بکە کە ئەو بوجەیەت بۆ هەرێمی کوردستان بۆ نمونە 200 ملیارەیە یان دەنگەکەی لە بەغایە کە ناکرێ ئەمە بچێت بۆ هەرێمی کوردستان و ئەوان نەوتی خۆیان ئەمە کورد تۆکمەتر و بەهێزتر بوو یەکگوتار بێ بەرامبەر بە کێشە سەرەکیەکان واتە خۆشبەختانە هەرچەند لە ماوەی ڕابردووە جەنابەت و خەڵکی کوردستانی شەیبینی لەو مۆزوعانەی کە پەیوەندی بە بوجەوە هەبوو حیزبە سیاسیەکان فراکسیۆنەکەی سەرڕای ئەوەی کە جیاوازی زۆریان هەبوو زۆر جار لە ینی ڕوبەڕووی یەکترە بوونەوە بەڵام لە مەسەلەی بوجە بۆ هەرێمی کوردستانە توانم بڵێم یەکدەنگێکی زۆر هەبوو ئەمە شتێکی زۆر باشەوە ئەبێ پەرەی پێ بدرێەوە ئەبێ کار لەسەر سەرجەم حیزبە سیاسیەکان بە تایبەتی ئەوانەی کە مندوب و پەرلەمانتاریان هەیە لە پەرلەمانە ئەبێت تۆ وەکو کوردەواریەڵێ لە بناوانەوە پەیوەندی لەگەڵ حیزبەکانە باش بکەی بۆ ئەوی لە کاتی دەنگدان بۆ بوجەی هەرێم یا مافەکانی خەڵکی کوردستان هەرێمی کوردستان و ناوچە دابراوەکان ئەمانە پشتیوانیت بکەن و جەنابی مام جەلال گرنگی و بایەخی ئەم پەیوەندیانەی ئەزانی و هەمیشە لە باشە من زۆر جار لە بەرنامەکانم کاکسەرتی مەسەلەن کەسایەتی عەرەب مەسەلەن کە گفتوگۆمان لەگەڵ کردو ئەڵێن ئێوەی کورد تەنها ئەتوانن لەسەر میراتی سەرۆک مام جەلال بتوانن سیاست بکەن لە بەغدا سەرکەوتووە بن و مافەکانیشتان بەدەستێنن. بەڵێ مام جەلال میراتێکی گەورەی بۆ خەڵکی کوردستان بڵێن لە ڕۆ سیاسیەکەەوە توانم بڵێم بناغەیەکی باشی داناوە لە بەغدا بەڵام ئەمە ئەبێ بپارێزرێت چونکە لە بیریشمان نەچێت لە بەغدایە بە تایبەتی لەم هەڵبژاردنەیە بەهۆی ئەوەی کە سیستەمەکە فەردی و فرەبازنەیە و حیزبەکان لەوانەیە بڵێ ڕۆڵی سەرەکیان هەیە لەوانەیە خەڵکێکی زۆری وەکو چۆن بڵێ متەفەڕیقە و بە فەردی بێنە پێشەوە کاتە کۆنتترۆلکردنی ئەمانە لە ناو پەرلەمانە تۆ جاران لەگەڵ سەرۆکی حیزبێکا قسەیەکت کردبێ کە فراکسیۆنەکەت وا دەنگ بدا وا دەنگ بدا هەرچە لەم خولەی ئەخیرە ئەوەیش زەحمەت بوو لە ناو فراکسیۆنەکان لە بەغدایە ئەم جارە زۆر قورستر ئەبێ چونکە یعنی ئەو کەسە وەکو فرد ڕاستە حیزبێک ئینی کردووە بەڵام وەکو فەردی ژێتە پێشەوە لە پاڵ ئەوەیشە فەردی تری ژێتە پێشەوە بۆیە گرنگە کە نوێنەرایەتی هەرێمی کوردستان یەکەم نوێنەرایەتێکی بەهێز بێ و ئەم هاوپەیمانی کوردستانە فراوانتر بکرێ بەڕاستی من وەکو ڕێی خۆم لە پێناو خەڵکی کوردستانە گەر ئێتلافێکی شەبێ جیاوازیەکان هەر ئەمێنێ و هەر بووە ئەمە جۆرێکە لە بەڕاستی لە ئەتوانم بڵێم چەندین حیزبی جیاواز کە ئێتلافێک بێ هاوپەیمانیەک نابی بەیەک بەڵام ئامانجی هاوبەشی تۆ سەیری پرۆگرامی ئینتیخابی سەرجەم حیزبەکان بکە ئەو حیزبانەی لە دیفاع لە خەڵکی کوردستانەکەم دڵنیا بە لەوانەیە بڵێم سەروی دەخەڵ ئامانجی هاوبەشی تیا هەیە بوجە هاوبەشە موچە هاوبەشە 140 هاوبەشە هێزی پێشمەرگە هاوبەشە پاراستنی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بەهێزکردنی نوێنەرایەتەکانی مادام تۆ ئامانجی هاوبەش هەیە پێویست بە ڕێبازی هاوبەش و کۆبوونەوەی هاوبەش و فراکسیۆنی هاوبەش و ئێتلافی هاوبەش هەیە و کاری هاوبەش هەیە ئەمە
خەڵکی کوردستانیش ئەمەی پێخۆشە و تەجروبەی ڕابردوش ئەومان پێ ئەڵێ کە تا ئەو کاتەی جەنابی مامجەلال لە بەغدا بوو و چەتری کۆکەرەوەی سەرجەم فراکسیۆنەکان بوو ماوەیەک ناوی ئیتلافی کوردستانی بوو ماوەیەک ناوی هاوپەیمانی کوردستانی بوو بۆ خۆی لە کۆتاییە ئەو توانم بڵێم ئەوەندەی کە پەرلەمانتاری لایەنەکانی تری بینی بێ هەروەندە پەرلەمانتارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانی بینیوە و لە هەموو کۆڕووکۆبنەوەکانە باسی کردووە ئێوە لە حەمرین جیاوازیەکان جێبێڵن کە هاتنە بەغدا لێرە دیفاع لە خەڵکی کوردستان بکەن بۆی ئەبێ بگەڕێنەوە ئەم مەبادیئانە و کاری بۆ بکەین و ئەم هەڵبژاردنیش بێگومان زۆر گرنگە قسە لەسەر کشانەوەی هێزەکانی ئەمریکا ئەکرێ چەقی ململانەکان و ڕەوشێکی تریەتە پێشەوە ڕاستە قسەش لەسەرەوەی کرێت کە هێزەکانی ئەمریکا تایتڵەکەیان لە هێزی شەرکەر و قیتالیەوە بگۆڕێ بۆ هێزی ڕاهێنەر و پشتیوان و إلى آخری بەڵام بە نەتیجە جۆرێکە لە کشانەوە و ئیعلانیان کردووە کەواتە ڕەوشەکە جیاوازی بەسەرایە مەواقعی سیاسیەکە ئەڵێ بۆیە خۆ ئامادەکردنێکی باشتری ئەوێ و ئێمە ئەبێ بەڕاستی ئێوە لە ڕووی ئۆرگانیەوە خۆتان ئامادەکردو بێگومان وەکو هەواڵان باسی کرد ئێمە لە منتیقەی خۆمان لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە ئێمە کاندیدی هاوبەشمان هەیە و یەک کاندید هەیە کە هەواڵێکە بە ناوی چرۆ حەمە شەریف و ئێستا ئاساییەکە ناوی و ژمارەکەشی 20 و ئەمە پێکەوە بێگومان لیژنەکان ئاکتیڤترە بن هێشتا 2 مانگ و 4 ڕۆژی ماوە بۆ ئینتیخابات لەوانەیە جاران مانگێک بۆ هەڵمەتی هەڵبژاردن خەڵک جۆرێک لەوەی بێتەوە وردە ئیشی خۆمان ئەەکەین وەکو هەواڵان باسی کرد کڵێشە و ئەوەی لیژنەکان دانراوە و ئێمە هەواڵانی سەرکردایەتی ئەو دەڤەرە ئێمە حەو سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی وەکو بێگومان و یەک تیم و ئەوە ئەچینە ناو حملەی ئینتیخابیەوە و کادرانی مەکتەبەکان و ئۆرگانەکان دێنەوە لەوێ کاری خۆیانەکەن چاودێرەکانی سەر سندوق هەمووی حاضر کراوە و نێراوە و ئیش لەسەر لایەنە تەکنیکیەکانی هەڵبژاردن کراوە و لایەنی ئیعلامی و ئەوانە بێگومان لەگەڵ دەستگای هەڵبژاردنە ئەوانش ئامادەکاری زۆر باشیان کردووە و دەستخۆشیان لێکەین و کارەکان هەمووی هاوبەشە لە بەشی هەڵبژاردننی مەڵبەندەکانە ئەتوانم بڵێم ئامادەکاری تا ڕادەیەک باش کراوە بەڵام وردە لەم گڕوتینی ئەوانە هەموو شتێکیش وەکوڵێ زیاتر وردە هەڵمەتەکە گەرمتر ئەبێت و ئومێد دەکەین کە بە هەمومان یەکێتی نیشتیمانی کوردستان سەر بخەین چونکە ئەمانەتی جەنابی مامجەلالە و خۆی لە دوای کەوتنی ڕژێمی پێشوو لە کۆڕ و کۆبوونەوەکان هەمیشە ئەم دێڕی باسە کرد ئەگەر جاران ئێمە شەڕی پێشمەرگایەتی کرابێ ئێستا ئەوێ بزانن کە شەڕی هەڵبژاردنە شەڕی دیموکراسیە و جگە لەمە بەدیلێکی ترمان نییە جگە لە هەڵبژاردن و شەڕی دیموکراسی. ئەگەر ڕێمەولات بەڕێز دکتۆر ڕێبوار مەسەلەن کاکە سەرتیب لێرە باسی کرد کە جملەیەکی سەرۆک مامجەلالی بیرهێنایەوە کە بازەوە دەکات سەنگەری پێویستە ئێمە سەنگەری یەکەممان لە بەغدا بێت و ئێستا کۆمەڵی گۆڕانکاری لە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ئاڵوگۆڕی سیاسی و لە عێراقا چەند گرینگە هاوپەیمانی کوردستان و کۆی هێزولانە سیاسەکان بە لێک تێگەیشتێکی کوردستانیانە بڕۆنە بەغدا و دەنگدەریش لەوە تێبگات کە کێشەکان جێبێڵێت بەڵکو ئەمانە بکاتە ئەولەویات لە پەرلەمانی کوردستان نیگەرانەکانی خۆی دەربڕێت. بۆ ئەوەی کەەوە زیاتر ئەهمیەتی گرنگجی ئەم هەڵبژاردنە بزانین ئەبێ ئەوە بینە بەرچاوی خۆمان پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەر بەغا ماوەی ڕابردوو پەیوەندیەکانمان لەگە بەغا ڕوبەڕووی دابرانێکی گەورە بووە بە تایبەتی دوای ریفراندۆم یعنی هەلومەرجێکی زۆر نەگونجاو لە بینی هەرێمی کوردستان و لە بینی بەغدا هاتە ئاراوە بۆیە ئەمە ئەبێ ئەم هەڵبژاردنەی ئێستامان پیاچنەوەک بێتن بۆ ڕێخستنەوەی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەر بەغدا ئەمە پێمان وایە بەغدا گرنگە وەکو تەهران وەکو ئەنقەرا وەکو عەمان وەکو هەموو شوێنەکانی تر بەغدا سنتەرێکی سیاسی زۆر گەورەیە پێویست دەکا ئەمە وەکو هەرێمی کوردستان گرنگی بەم سنتەرە بەوە جەنابی مامجەلال زۆر گرنگی بە بەغداوە خۆی تەرخان کرد بۆ ئەوەی کەوا پرۆسەی سیاسی لە بەغا ئیدارەی پرۆسەی سیاسەکە بداوە سەرکەوتوو بیتن بۆیە سەرکەوتنی پرۆسەی سیاسی لە بەغدا سەرکەوتنی هەرێمی کوردستانیشە بۆیە ئەمە پێویست دەکاتێن ئەم دابرانەی کە دروست بوو لە بینی هەرێمی کوردستانی و لە بینی بەغدا ئەمە پیاچنەوەی تیا بکرێتن و دەبێت کورد ڕۆلی هەبێ لە ئیدارەدانی عێراق و دەبێت کورد ڕۆلێکی بەرچاوی هەبێ و لایەنی چارەسەر بێتن بۆ کێشەکانی عێراق و
هەرێمی کوردستان بەم کاندیدانەی کە دەچێتە بەغدا بە یەکگرتووی یەکریزی یەک تێگەیشتن لە بینی هەموو کاندیدەکانمان کە دەچێنە بەغدا ئەبێ زۆر چاک ئەهمیەتی بەغدا تێبگەین کە بەغا گرنگە بۆ هەرێمی کوردستان و گرنگە بۆ پارێزگاری سنوورەکان و گرنگە بۆ ئەمنیەتی هەرێمی کوردستان بۆیە دەبێتن ئێمە بە تایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان و بە تایبەتی ئەو هاوپەیمانەی کە هاتوتە کایەوە لە بینی یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتمەی گۆڕان و لێک تێگەیشتنەیە لە بینی ئێمە و لە بینی کۆمەڵی دادگەری کوردستانی و لە بینی یەکگرتووی ئیسلامی ئەمانە پێشینەیەکە بۆ ئەوەی کەوا یەکریزی هەبی لە بەغدا و یەکریزی هەبیتن لە هەڵوێستەکانمان بۆ ئەوەی کە کورد ڕۆلی بەرچاوی هەبیتن کورد دەبێ ڕۆلی بەرچاوی هەبی لە وەزارەتی پێشمەرگە کە لە بەغا هەیە لە وەزارەتی دیفاعی عراقی و لە وەزارەتی داخلیە لە کە پێکاتەی سەربازی لە پێکاتەی ئەمنی دەبێتن کورد ڕۆلی بەرچاوی و کورد دەبێت ڕۆلێکی بەرچاوی هەبی لە داڕشتنی سیاسەتی عراقدا و لە ئیدارەدانی ئیدارەی عراقدا کورد دەبێ زۆر ڕۆلی بەرچاوی هەبی ئەمەی کە پێشوو هەبووە ئەو دابرانە کە هەبوو دەبێت ئەم دابرانە ئەم جارە کۆتایی پێبێتن بۆیە یەکێتی نیشتمانی کوردستان لە ڕێگای پەیوەندیەکانی خۆی لەگەر بەغدا لەگەر سونە لەگەر شیعاوە لەگەر هاو پەیمانەکانی لە هەرێمی کوردستان هەوڵ دەداتن بۆ ئەوەی کەوا بگەڕێنەوە ئەم قۆناغی بگەڕێنەوە ئەم ئاستەی کە جەنابی مامجلال چاوەڕانی لێ دەکرد و هەوڵی بۆ دەدا بۆ ئەوەی کەوا پرۆسی سیاسی لە عێراق پرۆسەیەکی سەرکەوتوی بیتن بۆ یەکێتی نیشتمانی کوردستان لەم قۆناغی ئێستادا زۆر گرنگی بەو پەیوەندی دەداتەوە پێمان وایە سەرکەوتنی یەکێتی نیشتمانی کوردستان لەوەیدایە کە بتوانین دووبارە پەیوەندەکانی خۆمان دابڕژینەوە لەگە بەغدا و هەرێمی کوردستان دووبارە پەیوەندەکانی خۆی دابڕژێتەوە لەگەر بەغدا بۆی کەوا بەغدا بەشێکە لە چارەسەری ئەو کێشانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بێتەوە زۆر لایەنی سیاسی پێیوا بوو ئێمە دەتوانین سربەخۆ چارەسەری کێشەکانی خۆمان بکەوە نەگەڕێنەوە بۆ بەغا بەڵام ئەوە لە ڕابردوو بۆمان بەدیار کەوت نەگەڕانەوە بۆ بەغدا ئیهمالکردنی پرۆسەی سیاسی لە عێراقدا بە قازانجی هەرێم نەبوو بگرە بە زەرەری هەرێمتەوە بوو بۆیە ئێستا وەکو یەکێتی نیشتمانی کوردستان وەکو هاوپەیمانی کوردستانی ئێمە گرنگی بەو پەیوەندیە دەدەنەوە پێمان وایە لە پرۆسەی هەڵبژاردننی ئەم جارە لە بازنەکان لە هاوکاری لە نێوان کاندیدەکانماندا هاوکاری لە نێوان حیزبە کوردستانیەکاندا مەرجی سەرکەوتنە بۆ ئەوەی کەوا بتوانێن هەڵوێستێکی جوان و ڕێکوپێک لە بەغا بێتەکەوە بەوەی بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان دابین بکە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان لەوەیدایە کە ئێمە پەیوەندێکی دروستکەین لەگەر بەغدادا. بەڵێ بەڕێز دکتۆرە گەڕێمەولات کاکاراس چەند گرینگە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەڵمەتی هەڵبژاردننی ئەم جارەدا دەستکەوتەکانی سەرۆک مامجەلال ڕێو ڕێبازی سەرۆک مامجەلال بەبیری خەڵک بێنێتەوە و مەهامە تەواو نەکراوەکان و چەند گرینگە یەکێتی لەسەر هەمان میرات و ڕێباز کار بکا بۆ بەدەستێنانی مافەکانی خەڵکی کوردستان. پێم وایە مێژووی سەرۆک مامجەلال مێژوویەکی ڕێنیشاندەری ئێمەیە ئەگەر ئێمەی سەرکرداتی یەکێتی و قیادەی کوردی ئەگەر لەسەر ڕێڕە و مێژووی سەرۆک مامجەلال باش بخۆینەوە بیری لێ بکەینەوە وتەکانی و سیاسەتە حەکیمەکانی لە بەغدا دڵنیام تووشی یەک کێشە و گرۆڤ نابین و کێشەکانمان زۆر بە ئاسانتر چارەسەر دەکەین. ئەم سیاسەتانەی کە سەرۆک مامجەلال لە بەغدا پیادەی دەکرد تەنها بۆ نێوماڵی کورد و بۆ دەستکەوت نەبوو بۆ کورد دەستکەوت و بۆ تەواوی عێراقیەکان و جەنابی سەماحەتی سیستانی دەیگوت سەمامی ئەمامی عێراقا ئەمان کە پیاوێکی وا گەورەیە کە ڕێبەری شیعەکانە لە عێراق بەو شێوازە وەسفی سەرۆک مامجەلال بکە ئەمە خۆی لە خۆی گرنگێکی تایبەتی هەیەوە ئێمە ئەرکەکانمان ئەرچی مێژوویش ئەرچی حکومڕانی ئەرچی شۆڕەشی نوێی گەڵەکەمان کە واجبە بیپارێزین تەواو نەوەشتان زۆری ماوە باش ئەمانەتێکە لەسەر ملی هەموو ئێمەمانان و بتوانین لەسەر ئەم ڕێڕە و ڕێزکانە بڕۆین بتوانین ئەمانەی کە لە ڕابردوو لەسەری ڕۆیشتین ئەم مێژوو پرشنگدارە و تەواوکردنی پرۆژەکانی تری یەکێتی نیشتیمانی کوردستان پەیڕۆ پرۆگرامە جوانەکانی لە ڕابردوو چۆن لەسەری ڕۆشتنە لە بواری دیموکراسیە لە بواری خۆشگوزەرانیە بۆ میلەتەکەمان لە بواری مافی چارەنووس مافی مرۆڤ ئازادیەکان هەموو ئەمانە کۆمان دەڵێ هاوکاری و پشتوپەنای لێ قەوماوان کۆمەڵێک پرانسیپی زۆر جوان لە مێژوو پرسەروەری یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک مامجەلالدا هەیەەوە بە تایبەتی لە بەغداش ئێمە دەتوانین مامجەلال و مێژووی مامجەلال و علاقاتی سەرۆک مامجەلال هەم بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و هەم بۆ کورد بتوانین بەکاری بینەوە پەرەی پێ بدەین و لە سیاسەت و نازی سەرۆک مامجەلال بتوانین ئەم پرۆژانەی کەماوە لە بەغداوە ئەم دەستورە کە خۆی سەرۆک مامجەلال
بەشێک بۆ لە داڕێشتنی دەستورە بتوانین ئەم ڕێڕەوە تەواو بکەین و مافە دەستوریەکانمان و مافەک و هەمیشە مامجلال داواکاریەکانی میلەتەکانمان و کێشە و گرفتەکانی لەسەر مێزەی گفتوگۆ چارەسەر دەکرد بۆ دەیگەڕێنەوە بەو شێوازە بە گفتوگۆ بە حیوار بەلێک تێگەیشتن و بە وجودی زیاتری قیاداتی کوردی لە بەغدا بتوانین لەگەڵ هێز و لایەنەکانی تری تێکۆشەر کە لە پێشتر لە بەرەی معارەزە بووینە پێکەوە بتوانین زیاتر گرنگی پێ بدەین و دیالۆگەکان بەرەو پێشتر ببین بۆ ئەوەی ماف و شایستەکانی میلەتەکەمان دابین بکەین. بە دڵنیاییەوە سەرۆک مامجلال کاندێزەشی زۆری گەورە بووە، شتی زۆر گەورەی بۆ ئێمەمانە بەجێهێشتووە. ئێمە ئەگەر ڕۆژانە نیم سەعاتێک گوێ لە ئامۆژگاریەکانی سەرۆک مامجلال بگرین و بە تایبەتی بۆ قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان زەرورەتێکی حتمیە بتوانین ئامۆژگاریەکانی ئەو جێبەجێکردن دڵنیام حیزبەکەمان و میلەتەکەمان زیاتر گەشە دەکەوە زیاتر دەتوانین بەرەو پێش بچین چونکە دنیابینی سەرۆک مامجلال واقعبینی سەرۆک مامجلال لە مێژوو دووبارە نابێتەوە بە تایبەتی لە مێژووی کووردە بۆ ئێمە دەستکەوتێکی گەورەیە و شانازێکی گەورەیە ئێمە ئەگەر لەسەر ڕێچکە و ڕێبازەکەی سەرۆک مامجلال بتوانین پەرە بە خەباتی سیاسی و دیموکراسی خۆمان بدەین چ لە ئاستی عێراق و چ لە ئاستی هەرێمی کوردستانە دڵنیام دەتوانین زۆرینەی کێشەکانی خۆمان چارەسەر بکەین بۆ میلەتەکەمانش لە ڕابردوو باجی زۆری داوە قوربانی زۆری داوە و هەمیشە ینی سەرڕێچکەی و سەرمەشقی قوربانی دام بۆ پێویستی بەوە هەیە هەموو لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان و بتوانین بە یەکگرتووی تەبایی ئەم کێشە و لە ڕاوکانەی کە لە ڕابردوو هەبووە لە نێو ملەتەکەمان وەزعی خراپی بارگوزرانی خەڵک بتوانین ئەمانە هەمووی بە ڕێگایکی تەندروست بە ڕێگایەکی برایانە هەواڵانە کوردایانە بە ڕێگایەک کە بتوانین پاراستنی خوێنی شەهیدانمان خوێنی ئەمفالکراوەکەمان بتوانین خوشگرانی زیاتر بۆ میلەتەکەمان و ئازادی ئاشتی ئارامی زیاتر بۆ میلەتەکەمان بگەڕینەوە لە سەرجەم شارۆچکەکان و ئەم کێشانێک کە لە مادەی 140 و منتیقانە هەیە بتوانین چارەسەر بکەین چونکە بەڕاستی برایانمان لەو سنووری مادەی 140 ئەو شوێنانی کە بێنی کوردستانەکانی جێگای ناکۆگیان داڕاوەکە ئەمانە بەڕاستی لە بار و گوزەرانشی خراپ دەژین لە بارودۆخێکی سەخت دەژین. پێویستە ئێمە هەموو لایەنەکان بتوانین ئەم ئەمانەت و ئەو ئەرکە گەورەی لەسەر ملی ئێمە هەیە ئەگەر لە کۆتاییدا کاگاراست دوا پەیامی خۆت ئاراستەی دەنگدەری کوردستان دەنگدەری پارێزگای دۆ بکەی من سپاس دەکەم. من ئومێد دەکەم دەنگدەرانی خۆشەویست لە پارێزگای دوهۆک متمانە بە کاندیدەکانی ئێمە بدەن دڵنیاتان دەکەینەوە کە چۆن لە ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان لە سۆنگەی پەرۆشی بووە بۆ میلەتەکەمان و داکوکارێکی سەرسەخت بووە بۆ ماف و داواکاریەکانی میلەتەکەمان بە هەمان شێوە و خۆتانیش بینیتان لە چەند مانجی ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆلی ئەساسی هەبوو لە یەکلاکردنەوەی کێشەی شارەسەدارەکانی میلەتەکەمان و بە هەمان ناز و شێوە درێژە بە خەباتی سیاسیمان دەین بۆ تەواوکردنی قۆناغەکانی تری مێژوو و قۆناغەکانی تری خەباتی کوردایەتی. بەڵێ کاگاراست بەڕێز دکتۆر دوا سەرنجی بەڕێزت وەگەر داواکاری و پەیامێک چەبێ بۆ دەنگدەر و لایەنگران دەنگدەران لە پارێزگای هەولێر. داواکارم لە دەنگدەرانی شاری هەولێری خۆشەویست کە پایتەختی هەرێمی کوردستانە بە گرنگی بڕوانە ئەم پرۆسەی هەڵبژاردن و خۆیان ئامادە بکەن و کاندیدی خۆیان هەڵبژێرن و پێم وایە کاندیدی هاوپەیمانی و بە تایبەتی کاندیدی هاوپەیمانی و کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان جێگای متمانەیە و چۆن لە ڕابردوو داکۆکاری ڕاستەقینە بوون لە داهاتە پێویستەکانی هەرێمی کوردستان لە بەغدا و لە ڕووی نەتەوەیی و لە ڕووی نیشتیمانیەوە درێخیان نەکردیان لەوەی کەوە پێویستەکانی هەرێمی کوردستان بین نەکایەوە بۆیە ئێستاش متمانیان پێدەدەین و دڵنیاییان دەکەینەوە کە ئەم جارش لە زیاتر لە جارانی ڕابردوو کاندیدەکانی ئێمە داکۆکاری ڕاستەقینە بن لە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان پارێزگاری لە هەرێمی کوردستان بکەن پارێزگاری لە پشتی هەرێم بکەن لە پێویستەکانی دارایی بۆیە دڵنیاییان دەکەینەوە و ئەوانش پێویستە گرنگی ئەم هەڵبژاردنە بزانەوە بچنە سەر سندوقی دەنگدان تێگرا دەنگ بە کاندیدەکانی ئێمە بدەن بۆ ئەوەی هەرێمی کوردستان لە ئارامی و ئاشتی و خۆشگوزارانە بژی. بەڵێ دکتۆر سپاسەکەم کاک سەرتیب
بەڕێزیش دەگەر پەیامێکتە بێ بۆ دەنگدەرانی لانی کەم بازنەی شارە زۆر بێگومان یەکەم دەنگدەران باش بزانن کە لەکوێ دەنگەدەن و دڵنیابن لە کارتی دەنگدانەکان و ئەوەی کە کاندیدی هاوپەیمانی و یەکێتی لەو سنوورە کێیە کە وەکو باسمان کرد لە سنووری ئێمە ناوی چرۆ حەمە شەریف نانەوەیە کاندیدی ژمارە 20 و خاڵێکی ترەوەیەکە گرنگە وەکو وەفاداری و پابندبوون بۆ ڕێبازەی جەنابی مامجلال کە شەڕی هەڵبژاردن و بایەخی هەڵبژاردننی زۆر باش زانیوە و ئەوەی کە ئێستا بێگومان یەکێتی و بزوتنەوەی گۆڕان هاوپەیمانن لە چوارچەوەی هاوپەیمانەتی کوردستانە وەفاداری بۆ مامجلال و کاگنۆشیروان ئەوەیە کە بچیتە سەر سنووقەکانی دەنگدان و دەنگدەی بۆ کاندیدانی کە لەو سنوورەیە دیاری کراوە. زۆر سوپاس بۆ بەڕێز کاک سەرتیب عەلی لەپسرای مەڵبەندی شارە زۆری یەکێتی نیشتیمانی کوردستان. سوپاس بۆ بەڕێز دکتۆر ڕێباری ئیسماعیل لەپسرای مەڵبەندی هەولێری یەکێتی نیشتیمانی کوردستان. سوپاس بۆ بەڕێز ئاراز محەممەد ئاغا لەپسراوی مەڵبەندی بادینانی یەکێتی نیشتیمانی کوردستان. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەرنامەی ڕەهەنمان پێشکەشکردن بە هیوایەوەی کاملایەکتان ساغ و سەلامەت بن ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.